ئەو ئابڕوچوونەی سەرۆکی ئەمریکای ناچار کرد دەست لە کار بکێشێتەوە. ئەو کاتەی ڕۆژنامە تەنها ڕوودا و نانووسێت بەڵکو ڕوودا و دەخوڵقێنێت. ئەو کاتی ڕۆژنامەیەک دەتوانێت سەرۆکی گەورەترین وڵات ناچار بەدەست لە کارکێشانەوە بکات. ئەو کاتی ڕۆژنامەنووس لە شوێنی ئەوەی ستایش بکات و بترسێت وشەکانی ئاراستەی دامەزراوەکانی وڵات دەکات و بەرزترین دامەزراوەی وڵات دەخاتە ژێر پرسیارەوە. لە 27 شەشی ساڵی 1972 لە پێناو دووبارەبوون بە سەرۆکی ئەمریکا ریچارد نیکسن لە پارتی کۆمارەکانی ئەمریکا لە ڕێگەی دەستەیەکی نزیک لە خۆی هەوڵی سیخوڕیکردن دەدات بەسەر پارتی دیموکراتی ئەمریکا لە دامەزراوەی وۆتەرگیت کە کاندیدەکەیان هیوبەرت هەمفری بوو. یەکێک بوو لە ڕکابەرە بەهێزەکان و ئەنجامی نێوانیان لە گەڕی یەکەم بەم جۆرە بوو. ریچارد نیکسن لە 43.5 بوو. لە بەرامبەردا کاندیدی دیموکراتەکان هیوبەرت هەمفری لە 42 دەنگەکانی بەدەستێنا بوو. چۆنیەتی ئاشکرابوونی ڕووداوەکە لە 7 شەشی ساڵی 1972 یەکێک لە پاسەوانەکانی تەلاری وۆتەرگەیتی بارەگەی سەرەکی پارتی دیموکراتی ئەمریکا هەستی کرد قوفڵی دەرگاکانی تەلارەکە پارچە لاستیکی بچووکیان پێوەیە. دوای ئەوەی لاستیکەکانی کردەوە و گەڕایەوە شوێنی خۆی بینی لاستیکەکان لە شوێنی پێشوو دانراونەتەوە. ئەو کاتە پەیوەندی کرد بە پۆلیسی لێکۆڵینەوەوە. کاتێک پۆلیس گەیشت ناشوێنی ڕووداوەکە دوای لێکۆڵینەوە زانیان ئەو شریتە لاستیکانە ئامێری سیخوڕین و بۆ گوێگرتن لە پەیوەندی تەلەفۆنی بەکاردێن. بۆیە هەر لەو شوێنەدا 5 کەسیان دەستگیر کرد کە سەر بە ئاژانسی هەواڵگری ناوەندی ئەمریکی بوون CIA. لە مانگی 3 ساڵی 1973 جەیمس مککۆرت وەک ئەندامی ئەنجومەن نامەیەک ئاراستەی دادگای باڵا دەکات کە گەورەترین ناوەندی بڕیاری ئەمریکایە. لە سەرەتادا ریچارد تەواوی ئەو تۆمەتانە ڕەت دەکاتەوە و بە بەشێک لە هەڵمەتی هەڵبژاردنەکەی دادەنێت. بەڵام دواتر ڕۆژنامەی واشنگتن پۆست لە سەرچاوەیەکی نهێنیەوە لە ڕێگەی هەردوو ڕۆژنامەوان کارل برێنستین و بوب وودوۆرد بڵاوی دەکاتەوە کە کردارەکە لە ئاستێکی گەورە ئەنجام دراوە و لە پلەی باڵای ئەمریکا تێوەگلاون. دوای بڵاوبوونەوەی هەواڵەکە لە ڕۆژنامەی واشنگتن پۆست و زانینی شەقامی ئەمریکا ناڕەزایەتیەکان پەرەیان سەند و داوایان کرد دادگا ئەو ئابڕوچوونە بوەستێنێت. ئەو خەڵکی تا دوێنێ لە پشتی ریچاردەوە بوون و وەک کەسێکی گرنگ بۆ ئەمریکا دایان دەنا. بەڵام ئەو ڕۆژە ڕازی نەبوون دامەزراوەکانی دەوڵەت بۆ هیچ کەسێک بچووک بکرێتەوە و داوای دەست لە کارکێشانەوەیان دەکرد. دوای ئەوەی ئابڕوچوونەکە بە تەواوەتی ئاشکرا بوو هیچ ڕێگەیەکیش نەمایەوە سەرۆکی ئەمریکا بەرگری لە خۆی بکات. پێشەوەی ئەنجومەنی نوێنەران و ئەنجومەنی پیران لە پۆستەکەی دووری بخەنەوە لە 8 ئابی ساڵی 1974 ریچارد نیکسن دەستی لە کار کێشایەوە. لە وتاری ماڵئاواییەکەی داوتی کە بڕیاری داوە دەست لە کار بکێشێتەوە چونکە کاتی زۆری دەوێت لەم ململانەیەدا بێتاوانی خۆی بسەلمێنێت و کۆنگرێسیش مەشغوڵ دەبێت پێوەی. Therefore, I shall resign the presidency effective at noon tomorrow. Vice President Ford will be sworn in as president at that hour in this office. لە کاتێکدا پێویستە کات بۆ کاری تر لە بابەتی ئاشتی لە دەرەوەی وڵات بەرقەرار بکرێت. ریچارد نیکسن 37 هەمین سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بوو. ساڵی 1969 تا ساڵی 1974 لەو پۆستەدا مایەوە. ریچارد لە ساڵی 1913 لە کالیفۆرنیا لەدایک بووە و لە ساڵی 1994 لە تەمەنی 81 ساڵیدا وەفاتی کردووە.